سڵاوم کاتتان شاد بەخێر بێنەوە بۆ بەرگەی جامی جیهانی تۆپی پێ لە قەتەر. ئەمڕۆ دوو یاری قۆناغی 16م ئەنجام دەدێت و پاشان قۆناغی چارەکە کۆتایی لە نۆی ئەم مانگەوە دەست پێ دەکات. یەکێک لە یاریە هەرە گەرمگوڕەکانی ئەم مۆندیالە یاریەکەی دوێنێ نێوان ژاپۆن و کرواتیا بوو کە پاش 90 خولەکیش هەردوو تیم بە یەک گۆڵ یەکسان بوون. پاشان لە کاتی زیادەش هەر بە یەکسانمانەوە و یاریەکە چوە پەناڵتی و لەوێدا گۆڵچێکەی کرواتیا توانی 3 پەناڵتی بگەڕێنێتەوە. لە ئەنجامدا بە 4 گۆڵ بەرامبەر بە یەک گۆڵ کرواتیا سەرکەوت بۆ یاریەکانی چارەکە کۆتایی. پاش ئەوەی بەرازیل توانی بە 4 گۆڵ بەرامبەر بە یەک گۆڵ لە کۆریایی باشوور بباتەوە بچێتە قۆناغی چارەکە کۆتایی، یاریزانی بەناوبانگی جیهانی نیمار دسێلڤا دانی بەوەدا نابوو بەهۆی پێکانەکەیەوە دەترسا کە نەتوانێت یاریەکە بکات. هەزاران کەس لە ساوپۆلۆ کۆبوونەوە بۆ بینینی یاریەکە و لە هەمان کاتیشدا نزایان بۆ چاکبوونەوەی یاریزانی بەناوبانگی پێشووی وڵاتەکان پێڵێ دەکرد. پێڵەی تەمەن 82 ساڵان لە نەخۆشخانەیە بۆ وەرگرتنی چارەسەری هەوکردنی سیەکانی پاش ئەوەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دووچاری ئەو هەوکردنە بووە. تیمی بەرازیل وێنە و ناوی پێڵەیان بەرز کردبەوە بۆ پشتیوانیکردن لێی. یاری داهاتووی بەرازیل لە قۆناغی چارەکە کۆتایی لەگەڵ کرواتیا دەبێت و بەرازیل هەتا ئێستا 5 جامی جیهانی بردوتەوە. ئەمڕۆ یاری نێوان مەغریب و ئیسپانیا بەڕێوە دەچێت. ئیسپانیا بە یەکێکە لەو تیمانەی کە زۆر بە ئاستێکی بەرزەوە سەرکەوتۆ و لە قۆناغی گروپەکاندا بە دووەمی گروپی ئی سەرکەوت بە کۆکردنەوەی 4 خاڵ و مەغریبیش بە کۆکردنەوەی 7 خاڵ پێشەنگی گروپی F سەرکەوت. هەتا ئێستا ئەم دوو تیمە 3 جار یاری فەرمیان لە نێوانیاندا ڕوویداوە و 2 جار لەو یاریانە ئیسپانیا بردوێتەوە و جارێکیش یەکسان بوون. هەر ئەمڕۆ یاریەکیش لە نێوان پۆرتۆگال و سویسرا ئەنجام دەدێت. پۆرتۆگال لە قۆناغی گروپەکاندا بە یەکەمی گروپی H سەرکەوت و سویسراش بە دووهەمی گروپی G سەرکەوت. سەگە پۆلیسەکانی تورکیا هاوکاری دەکەن بۆ دابینکردنی ئاسایش لە میانی جامی جیهانی قەتەردا. بە پێی وەزارەتی بەرگری تورکیا سەگەکان و ڕاهێنەرەکانیان کە لە ئەرکی چالاکدان لە هێزە چەکدارەکانی تورکیادا بەشدارن لە ئۆپەراسیۆنی پاراستنی جامی جیهانی 2022 لە قەتەر. ئەوان وەک بەشێک لە هێزەکانی هاوبەش خزمەت دەکەن کە بەشداربووانی ئەمریکا، فەڕەنسا، پاکستان و ئیتالیا لەخۆ دەگرێت. ئەو سەگانە ڕاهێنراون بۆ بۆنکردن و دۆزینەوەی تەقەمەنی لە باڵەخانەکان، نێو ئۆتۆمبیلەکان، فڕۆکە و جانتا و نێو خەڵکیدا. ئێستاش دەچینە لای میوانی ئەم بەرنمەیەمان کاوە حسۆ کە لە هۆڵەنداوە لەگەڵماندایە. کاوە سپاس کە جارێکی تر لەگەڵماندای. دەزانین ئەمڕۆ با بڵین دوای یاری ئەکرێ بۆ ئەوەی کە پاشان تیمەکان بچنە یاری چارەکە کۆتایی. کاوە دەمەوێت لە بەرنمەکەی ئەمڕۆماندا تیشک بخەینە سەر ئاستی گۆڵپارێزەکان. کۆمەڵێک گۆڵپارێزی زۆر باش لەم مۆندیالەدا هەبوون. دەمەوێت بزانم کامانن کە توانیویانە تۆمارێکی جوان بۆ خۆیان، ناوبانگێکی جوان بۆ خۆیان تۆمار بکەن. دەست خۆش هێرۆخان، بڕاستی ئەم مۆندیالی گۆڵپارێزی هەولی زۆر هەبوو لە تیمەکان. وەکوان بەحس بکەن گۆڵپارێزی پۆلەندا تیم پۆلەندی تیمێکی نەزۆر بەقووەت بوو لە ناو گروپێکی مەکسیک و سعودیە لەوان باشتر بوو، ئەرجەنتین لەوان باشتر بوو. هەولی گۆڵپارێزی زۆر باش بوو. ئەو گۆڵپارێزی دەتوانی تیمێ خۆ ببێ قۆناغی دووەم. ئەم بەحسی گۆڵپارێزی هۆڵەندا بکەنەوە. تیمێکی هۆڵەندی تیمێکی زۆر بەقووەتە، بەڵام گۆڵپارێزی وانژی زۆر بەقووەتە. ئەو گۆڵپارێزی هەولیدا گوتیمی هۆڵەندی بەراحەتی گەمێ بکات. ئەم کارم بەحسی گۆڵپارێزی کرواتیا بکەم، وەکو دوونیمە بەحس کرد، دوونیمە دیتی لەگەڵ یاپانی. هەولی زۆر باش لەگەڵ پەنەلتیان تیمی خۆ ببە قۆناغی هەشتەم. حتا نوکام کارم بێژن ئەو گۆڵپارێزانە هەولی زۆری باشدان. کی گۆڵپارێزی قۆنترین بێ ئەو تیمە بەسەر بکەوێت. باوەڕ کە کیکۆ گۆڵپارێزی باش بە کارە تیمە خۆ بە حتا قۆناغی ئاخری بەڵێ و بە تایبەتی ئێستا کە قۆناغی با بڵین هەشتەم دەست پێیەکە چارەکە کۆتایی زیاتر یاریەکانە چنە با بڵین دەچنە کاتی زیادە و هەروەها پەناڵتیەوە. جا لە کاتی پەناڵتیە دەزانین کە ڕۆڵی گۆڵپارێزەکان زۆر دەرەکەوێت لە یاریەکاندا.
بەڵێ کاوە دەمەوێت بچمە بابەتێکی تر ئەمڕۆ یاریەکی تری گرنگ کە ئەکرێت لە نێوان مەغریب و ئیسپانیایە. ئیسپانیا دەزانین بە یەکێک لە ناو تیمە باشەکانە کە جامی جیهانیشی بردوێتەوە، بەڵام دەزانین لەم با بڵین جامی جیهانیە مەغریبیش زۆر پێشکەوتووە. پێشبینیەکانت بۆ یاریەکەی ئەمڕۆ چۆنە بێت؟ وەڵ پێشبینیەکان ئەوڕۆ دەرم مەغریبی فەریقێکی تیمێکی زۆر بەقووەتە ببوورە هێرۆخان دەزانم تیمی ئیسپانیای لاکم باوەڕیان ئەوە مەغریبی تیمێکی زۆر بەقووەتە دەست پێکێ بەرنامەکە پێشی موندیالی دەست پێ بکە لەگەڵ کاسیروانی گوتم مەغریب ئەو ساڵە ئیشێکی باش دەکە دەڕوا هەتا قۆناغی دوور ڕاستی ئەوە بوو ئەحتان و کاژی تیمێکی زۆر بەقووەت کردی گەیمەیخوا لەگەڵ بەلجیکا لەگەڵ کرواتیا لە گروپێکی زۆر بەقووەت بوو لە سەرکەتی وەکو یەکەمین نوکا لەگەڵ ئیسپانیا باوەرم گەمێکی زۆر زەحمەتە ئیسپانیاکی تیمێکی زۆر بەقووەتە بەس پێشبینیە من لەگەڵ مەغریب لەگەڵ مەغریب ئەگەر مەغریب ئەوە هاتوو گریمان مەغریب لەم یاریە بردیەوە لە ئیسپانیا کەواتە مەغریب بچێتە دەورەی هەشتیمی کە چارەکە کۆتاییە لەو کاتە ژیان لەگەڵ سویسراوەیان لەگەڵ پورتۆگال کە زۆر ژیانی ئەوە هەیە لەگەڵ پورتۆگالا بێت چونکە پورتۆگال ئاستێکی باشتری هەیە لە سویسرا تا ئەندازەیەک بەڵام ئەوەش نازانین کۆمەڵێک سەپرایزمان بینیوە ئەگەر لەگەڵ پورتۆگالا بێت کەواتە یعنی ئەمە وا لە مەغریب ئەکا کە ئەگەر بتوانێت لە ئیسپانیا بێتەوە لە پورتۆگالیش بباتەوە کەواتە تۆ پێشبینەکانت بۆ مەغریب ئەوەیە زۆر زیاتر بڕوات. وایە من دەرێم مەغریب حتا قۆناغی ئەخیری دەچێت لەگەڵ فەرەنسا احتیمالەکە بدۆرینە بەس لاکن تیمێکی زۆر بەقووەتە یاریزانی وان هەمی لە دەوری باشترین دەوری جیهانی گەمێ دەکەن هەمی یاریزانی وان لە ئەوروپا دژین خبرەتی وان زۆر هەیە نوکا دەکارن وەکو تیمە ئەوروپی گەمێ بکەن. بەڵێ کاوە حەسۆ زۆر زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووی. سپاس بۆ تۆ. عزیزان لێرەشدا هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەمان و تا بەرنامەکانی داهاتوومان هەر شاد بەختەوەربێت.